ئەگەر خوشکەکانمان، کچەکانمان، خێزانەکانمان، دایکەکانمان واز لە حیجابی شەرعی و باڵاپۆشی بهێنن، با دڵنیابن ملیۆنەها ئافرەتی تر هەیە بەو پەڕیشانازیەوە باڵاپۆشی دەپۆشێت، بەو پەڕیشانازیەوە حیجابی شەرعی دەپۆشێ. ئاخر حیجابی شەرعی جیاوازە لەگەڵ ئەمەی کە ئەمڕۆ هەیە. خەڵکی وا دەزانن دەڵێ خێزانم لەخوا بەزیادێ حیجابە، نیوەی قژی بەدەرەوەی، نیوەی قژی بەدەرەوەی. ئێمە ئەمە حیجابە کێ حیجابە؟ تەنیا نیو لە چکە پێ دەڵێن حیجاب، ئەو حیجاب نییە، بێت لەچکی کامل بێ، ئەبێت جلێکی شەرعی لەبەرابێ. ئەو ئافرەتەی پانتۆڵێکی لە پێدایە و جلێکی تەسکی لەبەردایە و لەچکی کردو پێ ناوتری حیجابی لەبەردایە، تۆزێ پۆشتەیە بەڵام زۆر نا. جا بۆیە ئەگەر ئێوە خوشکە بەڕێزەکان، ئەگەر ئێوە واز لە جلی شەرعی بهێنن لەبەری نەکەن، ملیۆنەها کەسی تر هەیە ئەو جلە شەرعی بە فەرمانی خوا جێبەجێ دەکەن و لەبەری دەکەن. بۆ پەڕیشانازیەوە فەرمانی خوا جێبەجێ دەکەن، تۆش بگەڕێرە بۆ لای خوا فەرمانی شەیطان بشکێنە. چونکە وەڵڵاهی دڵنیا بە ئەگەر تۆبە نەکەن، بە سافیرەیی بمرن، دەزانن کێ زەرەرمەندە، ئێوەی سافیرە یا ئەو کەسانی کە لە دنیادا باڵاپۆش بوون. با ئەو خوشکە بەڕێزانە گوێنم حەدیثە صحیحەی پێغەمبەری خوا بگرن صلی الله عليه وسلم، کە لە صحیح جامع صغیرە هاتەوە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: وشر نسائكم المتبرجات المتخيلات وهن المنافقات لا يدخل الجنة منهن إلا مثل الغراب الأعصم. زور حديثي كي ترسناك. خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم خرابترين آفرت لناو إيودا، شرطرين خرابترين آفرت لناو مسلمانان دا أمجور آفرتا المتبرجات، أواني خويان روتكن جلي تسكو تنقل بردكن. المتخيلات معجبا بخويان، تكبريان هي خويان بقورة دزان شانازي بجواني خويان ودكن للرقادة دهان بيني دس بقجيانا دهن دس بسنيانا دهن خويان زور بلاوة قرنقا وكو كشا موديلا كانوا هاو شيوي أوانا اگر توبه نکنو نگرینو بلا إخوة أوانش که خلقيان أمرو برو خرابة بردو كوا حيا حرمتك جاران ماو كوا ملكسي كي دروي كردستاني خومان هاتن ئافرەتانی ئێمەشیان خراپ کرد، ئافرەتانی ئێمەش والەکەن بەرەو خراپەکاری بڕۆن. ئەوانە خراپترین ئافرەتن. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەم سافیرن هەم لە خۆشیان باین و معجبن بەخۆیان.